بابەتێک کێشە بوو بە کێشەی نێوخۆی موسڵمانەکان و کێشەی نێوان پاکستان و بەنگلادێش وە سەرەتا بەرز و پیرۆز بێ ڕۆژی زمانی دایک لە هەموو کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان کە دوژمنان ناوێنێ ناوە پارچایان لە دەرەوەی وڵاتن ئەو ڕۆژە بەلای هەموو جیهانەوە ڕۆژێکی زۆر پیرۆزە وەڕکشۆپ و کاری هونەری ئەنجام دەدرێت بۆ میلەتی کورد ڕۆژێکی پیرۆزترە چونکە لەسە وشەی کوردی لەسە قسەکردنی کوردی خەڵک کوژراوە خەڵک لە ناو براوە ئەمفال کراوە ئیبادە کراوە بۆیە پێویستە زیاتر بە گورتر یادی ئەو ڕۆژە بکەینەوە بە هەموو شێوەیەک یعنی بە لەبەرکردنی جلوبەرێک بە دەربڕینی خۆشی بە ئاهەنگ بە گۆرانی بە هەموو ئەوانەی کەوا دەکەن ئەو ڕۆژەمان لا مقدس بێ ئەو ڕۆژەمان لا خۆشەویست بێ دووبارە بەرز و بیرۆز بێ ئەو ڕۆژاوە زانکۆی کۆیش دیارە ئەو چالاکی جوانەی ئەنجام داوە مایەی دڵخۆشیە بۆ هەموو لایەک هەڵبەتە وەکو پێویست زیادی ئەو ڕۆژە ئێشتاش نەکراوەتەوە چونکە پێم وایە دەبی شتێکی زیاتر بکرێت با بڵێن لەسەر ئاستێکی گەورەتر بکرێت ببتە وەڕشۆپی نێودەوڵەتی ببتە کۆنفرانسی گەورە ئەوە بەڕێز سەرۆکی زانکۆ ئاماژەی بەوە کرد کە لە ساڵی داهاتوو هەوڵ دەدەن بیکەنە کۆنفرانسێکی گەورە ئەم کۆنفرانس دەبتە نێو نەتەوەیی و جیهانی کۆمەڵی خەڵکی پسپۆر لە دەرەوەی وڵاتی دێن زیاتر دەبێتە جێی گرنگی پێدان دواتر وتار و توێژینەوەکان چاپ دەکرێن کەواتە زانکۆی کۆیە بۆ ئەو ڕۆژە پیرۆزە بەرنامەی هەیە بەرنامە ڕێزی هەیە کە لە داهاتوودا بە شێوەیەکی گەورە و فراوانتر ئەو کارە ئەنجام بدات بەڵێ زانکۆی کۆیە زۆرشتی کردو بۆ زمانی کوردی ئەو هەموو تەڵەبەی کە وەرگیراوە لە ماستەر و دکتۆرا زۆربەی تێزەکانیان بە زمانی کوردی دەنووسری ئەمەش بەڕاستی شتێکی زۆر گرنگە ئێستا ئەگەر بەشی کوردی باسکەین 15 تەڵەبەی دکتۆرایان هەیە کە تێزی دکتۆراکانیان بە زمانی کوردی دەنووسن تەنها لە بەشی ئەدەب ئەگەرنا لە بەشی زمان و بەشەکان کە زۆرە ساڵی 1920 100 ساڵ بەر لە ئێستا یەک تاقە کتێبی کوردیمان هەبوو ڕخنەی ئەدەبی کوردی با بڵێن یەک تاقە کتێبمان هەبوو بەڵام ئێستا دەبین لە ساڵی 2021 15 کتێب تەنها بە زمانی کوردی دەنووسرێ ئەوەش بەڕاستی داهاتێکی زۆر گەورەیە داهاتێکی گەورەی نەتەوایەتیە خزمەتی زمان و ئەدەبیاتی کوردی دەکات کۆمەڵێک زانراوەمان هەیە بەگشتی بۆ ئاماژەدان بە زمانی دایک هەندێک بە ناوی زمانی دایک